ئەمڕۆ دەستپێکی خولی یەک مانگە بۆ کەمەندامان کە خولێکی شانۆیە بە سەرپرشتی دەستگای مرۆیی مام کە سپۆنسەری ئەم کارەیە لەگەڵ گروپی شانۆی هەوار سەرپەرشتیەکە. ئەم خولە بۆ ماوەی مانگێ بەردەوامە بێ، لە هەفتەیەکە 3 ڕۆژ بەردەوامە بێ، ڕۆژانە زیاتر لە 2 کاتژمێر و نیو یاخود 3 کاتژمێر لە ڕووی جەستەوە کاریان لەگەڵاکەین کە ئەم بەشداربووانی ئەم خولە لە نابیستان و کەمەندامان و تەنانەت یەکێک لە بەشداربووان کە نابینایە کاران لەسەرەکەین لە بۆ ماوەی مانگێک دواتر لە ئەنجامی ئەم مانگە نمایشێکی شانۆیی دروستە بێ. ئەم نمایشە شانۆیە هەوڵە دەین لە شوێنە گشتەکان یاخود لە شوێنێکی تایبەت نمایشێکیان هەبێ، لەگەڵەوەی کە ئەمە تەجروبەی دۆممانە لەگە وەکو گروپی شانۆی هەوار لەگەڵ کەم ئەندامان یاخود نابیستان گروپێکی تایبەتی شانۆیان پێکهێناوە. ئێمە هەوڵە دەین کە نمایشێکی جوان بەرهەم بێت لە ئەنجامی ئەم مانگە. دواتر لامی گرنگتر ئەم خولە بە ڕێنمایی تەندروستیەوە بێ، ڕۆژانە کەمامە و تەعقیمکردن و ینی ئاگداریانە بین لە ڕووی تەندروستیەوە بۆی بتوانین ئەنجامێکی باش لەم خولە بەرهەم بێت. دەستگای مرۆیی مام بەردەوامە لە کار و چالاکیەکانی ئەمڕۆ لە شاری کەرکووکی ئازیزین بە درێژە پێدان بە پرۆژەیەکی هوەری پێشتر دەستگای مرۆیی مامەکو کەرتی تەندروستی هاوکاری و ئەرکی خۆی گەیاندۆتە کەرکووک ئەمڕۆ بە شێوازیشکە و بە واتایشکە گەڕانەوەیە بۆ ژیان بۆ کۆمەڵێ بەهرە و توانە کە هەممی تەواوەتی دەستگای مرۆیی مامە کە کار لەسەر هەموو چینی توێژەکان بکە بەبێت جیاوازی. ئەویش کۆمەڵی نابیستانی شاری کەرکووکی ئازیزە بۆ ماوەی مانگێکە و هەوڵە دەین ئەو توانایانی کە تاوەکو ئێساکە کەشف نەبوون یاخود لە شوێنەکان نەیانتوانی و توانای خۆیان بخەنە بەرچاوی خەڵک، ئێمە هاوکاریانە بین، پشتگیریانەکەین